دەنگی من دەبیسی؟ تەنیا بوو؟ هەڵات نا؟ تەنها سەدەقە درەنگ هاتن. حیسام بەڵێ گەورم. بە تەلەفۆن داوای ئیسعافێکە. ناسر ناوەند. سەلام سوێلگیان، ئەمن یوسفیم. لەگەڵ باوکی بەڕێزت قسەت کرد؟ ئەرێ لە ڕاستیدا منیش هەمان بۆ چوونن هەیە کوڕن. پێم وایە خۆم ڕاستەوخۆ لەگەڵ باوکت قسە بکەم باشترە، ئانلاین. باشە؟ ئەرێ کاتەکەی پێکەوە دیاری بکەین. بۆ بڵێ هەر وەخت. بفرمون. تکاتێکە. سەلام. سێ چرکە زووتر بگشتانی تر تاو بوو. نەفرەتی. بەڕێز نەقیب. ببورن گەورم لە دەستی خۆم نییە، دڵم دەسووتێ. ئەو ئومیدە هەژارە بێت تاوان کوژرا. خۆزگە منێت بناردایێ. ئەگەر هەرچی بۆ ئێمە ڕووبدات هەڵبژاردننی خۆمانە، بەڵام ئاغای پورهادی. پۆلیس بۆی نییە هەست و سۆزی شخصی ئاوێتە ئەرکەکەی بکات. ئەمە بنەمایەکی سەرەکی ئەرکی من و تۆیە. ئەم جۆرە هەستە تەرکیزی ئێمە تێکەدا و ناتوانین ئەرکی خۆمان بەباشی تێپەڕێنین. دەتوانم بڕۆم؟ سڵام کوڕم. سڵام بابە. ئێستا خەریک بووم لەگەڵ بەڕێز یوسفی قسەمە کرد. وتی ئەیەوێت خۆی ڕاستەوخۆ لەگەڵت قسە بکات و هەلومەرجی کارەکەت بۆ ڕوون کاتەوە. وتی دواتر کاتێکی ڕادەگەیەنێ.
گاڵتە دەکەینە؟ ئەم دیوارانە بە 2 کیلو TNT خراپ نابێ. باشترە دەکرێت لە دوو لاوە لێ سەرکەوی. ئێستا تەنیا سەریک کە پێکەوە کۆبینەوە جا و ساجوان لەسەری باس دەکەین. باشە گۆڕانکاری پێویست لە ناوەم بەڵگانەدا دەکەم بۆچی دەنێرمە ماڵەوە من دەبێم شەو پارێ و کابرای بدەم. 50 ملیۆنی نەختە باقیەکەی تۆ زۆر باوکێکی باشی. خاتوو موسەوی تکایە ئارام بە بەڕاستی ئێمە نامانەوێت بەڕێز ئومیدوار تووشی هیچ کێشەیەک بێت تا ئەو کاتێک کە هیچ تاوانێک ئەنجام نەدرێت دەکرێت یارمەتی بین. سڵا باوکی گیان. عەلەیکە سەلام. باشی؟ شکر بۆ خوا. باشە دەنگەکانت خوارد؟ ئەڵێ باشە شکر بۆ خوا. هەر بشیت ئینشەڵڵا. شکر بۆ. سەلام. سڵاو. خۆ بابم تەندروستی باشە ئەرێ بۆ منتان بە هەڵاتن هێناوە ئێرە. زۆرە هەم دیساناتی بۆ تووڕەکردنی من؟ سڵام دایی گیان. سەلام کوڕم چۆن هاتی؟ چی چۆن هاتی؟ واللهی کارێکی باشم دۆزیوەتەوە بەڵام دەبێت ڕێ بدەن ئەنجام ببێ دواترە هەنگێکی شایی دەگرین ماڵێکی باش شایێنی خۆت و بنەماڵەکەت بەکرێ دەگرین بەڵام دەبێت 2 ڕۆژ دەرفەتەن بدەی یانە بۆچی زەنگم بۆ نادەی؟ زۆرە خۆیەمە هەموو ڕۆژ لە زانکۆ پێکەوەین ئیتر کێشە چییە؟ تۆ چەندە گۆڕاوی سپێر ئێمە هەموو شتەکان دەزانین کوڕم. چی دەزانن دایەگیان بە چەشنێک قسەم لەگەڵ دەکەن ناڵی دەستان گرتووە ئەمڕۆ پۆلیس هاتبوو بۆ زانکۆ. پۆلیس؟ کوڕم من ڕازی نیم لەبەر من ئەم جۆرە کارانە بکە. نەبابێ گیانەم قسانت چییە؟ ئێوە قەت خەمی ئەم قسانەتان نەبێت. بڕوانە زۆهرە بۆ مەسەلێکیش لێ نازانی چه هەرا و شەڕێکە لە سەری ناوەتەوە. سبەر هیچ لێت ناوێ هیچێ ئامادەم هەر لە ماڵە لەگەڵ تا بژیم بەس تو خوددا خۆ لە مارۆ بەسەیدی ئەم قسانە چی دەیکەیت؟ ئەوان وتیان دەتوانن یارمەتیت بدەن بۆ مەرجەی کە تاوانێک ئەنجام تاوانی چی؟ بۆچی تۆ قسەی بێمانە دەکەی؟ ئیتر شێتت کردن؟ سبەر مەڕۆ سبەر تۆ خوددا مەڕۆ سبەر سپێر کوڕم مەڕۆ. سبەر هەواڵێک نەبوو؟ نا هێشتاکە زووە زیاتر دوای نیوەشۆ دەست پێ دەکات.
دوجار دوێنێ ناچار بووم کە مەسەلەکە بۆ نووسینگەی ناوەندی راپۆرت بکەم. لە هەمان سەرەتاوە دەمانتوانی پێشی پێ بگرین، بەڵام دەستمان زۆر خاڵی بوو. خۆزگەم کارەتان دەکرد بەکارهێنانی تەلەفۆنی گشتی، دۆسیە بیمەکانی میرانی، پێشینەی کوڕەکەی ناکرا بەمانە کارێکتان کردایە؟ دەکرا، بەڵام تەواو نەبوو. ئەمە بزانم ڕوبەڕووی کێ وەستاون، تواناکەی چەندە، چەند دەتوانن دزە بکەن. پێشم ڕووداوە دڵنیا بووم دزەکردن ناو سایتەکەمان محاڵە. کەوایام دوا کەوتنە ئێمە لە بەرژەوەندی ئێوەشکایەوە، لانیکەم کێشی ئەمنیەکانی سایتەکە ئاشکرا بوو. خۆوەشی ناخۆی بۆچی تێکچووی؟ زانیم چیتە. پەنجا ملوێنە، گشتین تۆیە. باوکم بەڵگەکانی ساخ کردوێتەوە، بەس دەبێ دایکیومنتەکانی بگۆڕین. ئەنجا کارتەوە تۆش دەڕۆی بە کێشەکانت ڕادەگەیت. ئەی خوایە. نازانم شۆچە دەردێکمە. دەی بۆ ئەوەیە کە ئیشێکی زلەکەی. گەورم تەلەفۆنەکە کەوتە کار. کاشفیەک ناوەند، کاشفیەک ناوەند. ناوەند گوێم لێتە. تەلەفۆنی مەبەست کەوتە کار. فەرمانی چیەکە؟ زۆر باشە، هەموو یەکەکان ئاگاداری بارودۆخەکە بکەن و تا فەرمان دەرنەکراوە هیچ نەکەن. بیستم گەورە تەواو. تەواو. ئەندازیار نامجۆ تکایە وەرە. سپێر بیرۆشە لەکوێیە؟ بۆ وەستاوی کارەکە تەواو کە دەی دقەیەک بوەستە کلیلێک ماوە بۆ بەختەوەری دەلیدە و کلیلە نەحلەتیە. وا باشترە بە ڕێزت پەیوەندی بە زۆرە موسەی بکەیت. هیچ مەڵێ، تەنیا بزانە بارودۆخ چۆنە.
تا بێن و بزانن چی بووە و چی نەبووە. من خۆ لەم وڵاتە ڕۆیشتوم. بزانە دەتوانیت تێبگەی خەریکن لەسەر چی کار دەکەن؟ پێشینیەکان و بژاردەی تەواو یا وەستانی پرۆسە هیچێ لەسەر لایفای تۆمەر نابێ. لە ناوەندەوە بۆ کاشفی دوو. لە ناوەندەوە بۆ کاشفی دوو. کاشفی دوو گوێم لێتە. ئامادەی ئۆپراسیۆن. بیستم گەورم تەواو. باشە باشە سەرچاو خدا حافیز. چی بوو؟ باری تەندروستی باش نییە ئەڵێ هەرچەند پەیوەندی دەگرم سپێر دای دەخات. کەوایە دێ سەرقاڵە دەبێ وا بکاتە ژارە. لە فەرماندەی ئۆپراسیۆن بۆ هەموو یەکەکان. لە فەرماندەی ئۆپراسیۆن بۆ هەموو یەکەکان. دەست پێکردنی ئۆپراسیۆن. دەست پێ بکەن. دووبارەی دەکەمەوە خێرا دەست پێ بکەن. تەواو بڕۆین. داخرا. کاشفی یەک ناوەند کاشفی یەک ناوەند. ناوەند گوێم لێتە. هەمووتان ئاگادار بن کە هێڵەکە پەیوەندی پچڕا. چیت کرد گەوجە؟ ئەمە چییە؟ دەستە داخە من دەبێ میشتەوە و کەستە داخە لێ بەبا بڕوە منە بێ میشتەوە هێڵم بڕۆ. دانیشە نەخەتی دانیشە. ئەمە بکەنەوە؟ گوێم لێتە. لە کاشفی دوو بۆ فەرماندەی ئۆپراسیۆن بە سەرکەوتی ئەنجام درا گەورە. زۆر باشە سپاس. لایتفایت گۆڕانکاری لە 3 دۆسیە نیشان دەدات. دۆسیای میرانیشان تێدایە؟ بەڵێ. خودات لەگەڵ. دۆسیەکانتان زۆر قورس کردوتەوە بەڕێز میرانی. تۆمەتی زۆرت لەسرە. ساختەکاری لە بەڵگەنامەی حکمی، راپۆرتی دوور لە ڕاستی و سەوت و سەودا بۆ وەرگرتنی قەرەبوویە کە مافی خۆت نییە. دادوەریش بڕیارێکی قورسی بۆ دەرکردووە. 100 میلیارد ریال. میوانی ئێمەی تا ڕۆژی دادگای کردن. بیان بن. بەڵازم سیپێر ئومیدوار بانگ بکرێت. ببوورە. سلام علیکم. سلام. چکار دەکەم بەڕێز فەرموون. زۆر بەخێرهاتن. فەرموون چکار دەکەم. فەرمووت 1 ملیۆن یۆرۆت پێویستە؟ بەڵێ 1 ملیۆن. بە دووری دەزانم بتوانی ئەم پارەیە لە دراو گۆڕێک دابین بکەیت. دەبێت کەمێک سەبر بکەیت. بەڵێ تێداگەم. دەی باشە باشنایی لەگەڵتان خۆشحاڵم. بەڕێستان؟ ساڵحین ئەمیری ئەمنیش ساڵحین. مۆرەکێشم بەڕێزگیان.
باشە من دەتوانم بڕی 400,000 یورۆت بۆ ئامادە بکەم. تۆ بۆ کەی دەتەوێ؟ باش لەمە بەستت تێناگەم. کۆتایی حوتەیە سەرەتای حوتەی داهاتوو باشە؟ با دیارە ناچارم. بە قوربان دەکرێت شێوازی پەیدانەکەی بپرسم؟ نەختی نایدەن؟ نەخت؟ ئەو هەموو پارە؟ دەتوانم بیخەم هەر حیسابێکەوە لە هەر شوێنێکی جیهان. زۆر چاکە. سیرکە بەڕێز من ڕێزیکی تایبەتیم بۆ کڕیارگەلێکی باش وەکێوە هەیە. ئەسڵان دروشمی من ئەمەیە. پارەی باش بدا بۆ ئەوی باش بکڕیت. ئەمە ژمارە حسابەکەی منە. مامەڵەکە کەنجام بوو من سەردانێکی حیسابەکەم دەکەم کە بانک پشتڕاستی کردە و 400,000 یورۆ ئەدەمە خزمەتت ئەوش لە خدمەتتان نەبێ. بێرزیان دەزانم کە خۆشت دەزانی چەندە ڕێزت هەیە لە لای من. با ڕاست بڵێم بەداخەوە کراوەمانەوەی دۆسیەی زیرەکی ڕەش خۆشی و شیرینی سەرکەوتن لە دۆسیەکانی تردای لێت تاڵ کردوین. باڵێ تێدەگەم گەورم 4 کوشتنی سەلمێنراومان هەیە. ئەندازیارە میر سابەتی، لادەن نێعمەتی، سەتار ئیقباڵی و مەرحوم ئومید شاکری. دەبێت کامران بوریایی و خاتوو مارگری 2 پۆنتیش بەم لیستە زیاد بکرێت. لەلایەکی دیکەوە دزەکردنی ئەم تاوانبارە لە سیستەمی ئەمنی و ئەلکترۆنی و دیجیتاڵی دەم و دەستگا گرنگە حکومیەکان گرنگبوونی گەیشتن بەم دۆسیە زیاتر دەکات. کە بەداخەوە تا ئەمڕۆژ نەگەشتوەتە ئەنجام. من بەرپرسی ڕاگەیاندنی ئەمری سەرۆکمان بۆ هەموو ئەندامانم. لەبەر گرنگی دۆسیەکە داوا لە ئێوە کەم کە لە سایتی بچووکی تەلاری ژمارە 3دا جێگەر بن تا و کاتەی دۆسیە زیرەکی ڕەشت نەگەشتوەتە ئەنجام کۆتایی کار لەسەر هیچ دۆسیەکی دیکە مەکەن. زۆر سپاس بەڕێزەخیت. سپاس بۆ یارمەتیتان. دەتبێنمەوە. بڕۆین. بەورە خاتون پرسیارێکم هەبوو. ژمارە وەرگرە دواتر لە خزمەتدا. ژمارەم هەیە کاتی زۆرت لێ ناکەم. دەمەوێت 1 میلیارد ریال بۆ یەکێک لە شارەکان بنێرم بەڵام بۆم گرینگە کە هەر ئێستا لەولاوە بتوانن وەریگرن. بە سیستەمی سانتا دەتوانی ئەو ڕقەمە ڕەوانە بکەیت. لێرە حسێبت هەیە؟ نەبەداخەوە حسێبم نییە. بەڕێزم. بەڕێزم تکایە لەو لاوەرە ژوورەوە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەر قسە بکە. زۆر سپاس. بەڕێز سەلام. سڵاو زۆر بەخێر بێن. فەرموون. سپاس. لە خزمەتە. وا دیارە دەتەوێت 100 ملیۆن تمە ڕەوانە بکەی وایە؟ بەڵێ دڵنیابوون و خێرایەکە بۆم گرینگە هەر ئەمڕۆژ لەولاوە بەکاری بێنن. لای ئێمە حسابن نییە؟ نەبەداخەوە. دەی کێشێ نییە. کردنەوەی حساب کاتێکی زۆر نابە. زۆر بە خێرایی تەواوەکرێ. نوێترین ڕێگایە کە من پێشنیاری دەکەم خدمەتگوزاری سانتایە کە بەم خدمەتگوزاریە ئێوە ئەتوانن هەر بڕەپارەیە کە بتانەوێ لە هەر شوێنێکی وڵات زۆر بە باشی بیگوازنەوە. ساتی ڕاوەسن کاتالۆگەکان هێنمە خزمەتە. بفەرمونون. ئەمەش کاتالۆگەکەیەتی سەیرێکی کەن هەر بڕیارێکتاندا من و هاوکاران لە خزمەتتانداین بۆ ئەوە کارەکان جێبەجێ بکرێ. زۆر سپاس. دای خوێنمەوە دوایی دەگەمە خزمەت. زۆر خۆشحاڵ بووین. منیش سەرچاو. خواحافیز. خواحافیز.
منیش وتم کە کاتژمێر 12 تا 2 زۆر درەنگە بەڵام بەڕێز یوسفی وتی داوای لێبوردوتان لێ بکەم و بڵم تا ئەو کاتە لەسەر دەوام و زووتر لەوە ناتوانێت بڕاتە سەر ئینتەرنێت. وا دیارە چارەیەک نییە. باشە ئەگەر تەنیا ئەو کاتە دەتوانی کێشەیەک نییە. کوڕم زۆر حەزەکەم بیناسم. وا دیارە کەسێکی ڕەنجدەرە وانییە کوڕم؟ ئەرێ ئێستاش ڕۆشوە بۆ شوێنێک ناوەکەم بیر نایەتەوە. شاری بۆریەکانی ئەسەل ئەسەلویە؟ ئەرێ ڕۆچۆتە ئەسەلویە بۆ ژمێریاری کۆمپانیایە. شتێکتان پێویستە؟ نەدەستان خۆش بێسپاس. بزانینم بە ڕێزی یوسفیایەوە چی دەڵێت؟ بانگێشتنی کوڕێکی قۆز بۆ هاککردنی ماڵپەڕێک. ئەویش لە ژێر چاودێری ئەفسەرێکی باڵای نەهێشتنی تاوان. نەبابە. گەی ڕۆڵە من تەنیا سەعاتێکی جازم وەرگرت ئەگەر دواکەوم باش نییە تۆش پەلەمەکە خواردنەکە تەواو بوو دواتر بڕ. باش ئەمڕۆ دوایین ڕۆژی کارتە لەگەڵ مەیسەم وایە؟ بەڵێ بە ئومیدی خودداوە گەر هیچ نەبێ بەس کەمێ ئیشی ماوە کەنجامی بدەین و تەواو بێ دواتر ئێوە ئەتوانن یەکەمین بەر هەمی هاوبەشتی سۆهێل و مەیسەم ببینن. زۆر چاکە. ئەڵێم بابە تۆ حسێبی نەکەی ها میوانی منی من خۆم حسێبی یەکەم ئاسو دەبن. سپاس دەستت خۆش کوڕەکەم. ڕۆیشت خۆ بۆکە تۆ بیت و خۆڵکی درۆی نەکەی ئابروت ببەم ها؟ مەڵێم بابە گیانەکەم سابی بانکیەکەم یەکسەر بەتاڵە. باشە کوڕم پارەیەکی وا لام نییە بەڵام هەر کات چوومە دەرەوە بە گری کارت پارەت بۆ دەنێ. باشە دەست خۆش خوا حافیز. خداحافیز. ماشەڵڵا چیت کردووە؟ ئیشەڵڵا کام دیوارە؟ ئێستا ناتوانم بیڵێم. تێدەگام لەبێرت نەچی یەکەم کەسێک کە هەواڵی پێدەگات منم. وا دەزانم ئەم سەرکەوتنە ئەو نەدەنگ بداتەوە کە هەموو ئێران ئاگادار بن ئەمەیڵە؟ ئەرێ لارجە ئەمەش باشە سەرچاو. ئەمە چەندە؟ شایەنی نییە ئەمەش دیاری من بۆ تۆ. دەستت خۆش بێ سپاس. تەنیا لە بیرت پێ یەکەم کەس بم لە سەرکەوتنت ئاگادار بکرێمەوە. کەوایە گوێت لە رادیۆ بێت خودات لەگەڵ. باشە خوات لەگەڵ. ئەمە دەنگی چی بوو؟ تا ئێستا ناوی دینامیتت نەویستووە؟ مەسخەرە دەکەیت؟ من تۆم بەهۆی تەقینەوە بێدەنگەکانت دامەزراندووە. ئەمەیان بۆچی ئەوەندە دەنگی بوو؟ مێشکت تێک چووە؟ بڕوانە کوڕا دوایین جارت بێ لە کاری مندا دەستورە دەی دەنا تۆ دینامیت پێکەوە دەتەقێنمەوە تێگەیشتی؟ یانە چی؟ گوندی ناوەندی تۆی بەهۆی تەقینەوە بێدەنگەکانت دامەزراندووە. بڕوانە کوڕەگیان قەت بۆ من گرنگ نییە کێکێ ناردووە بۆ ئێرە بەس سەرمەکێشە نێو ئیشی من تێگەیشتی؟ زۆر چاکە منیش راپۆرتە نووسراوەکە ئامادە دەکەم. بەس جوان بینووسە. ئێستا بەڕای من تۆ دەرکراوی. هەر ئەمەم وت کە جوان بینووسی. ناسر خان!
پۆلیس زۆر لەگەڵت نەرمونیان بوو ئەگەر وانە بووایە ئێستا لە جیاتی ئێرە دەبوایە لە بەردەم مێزی دادوەر ببوویت حیفی گەنجێکی وەکو تۆ نییە کە بە کاری نایاسایی ڕۆح و گیانی خۆتان کڵاوە دەکەن لەوانەیە بەم تاوانە هەنێ جار مرۆڤ زووتر بگاتە ئامانجەکانی ژیانی بەڵام بە دڵنیاییەوە ئەم ڕێگایە باش و دڵنیا نییە بەڵێ دەزانم بەڕێزڕایت لەگەڵ ڕاکەی جەنابتم بەڵام ڕاست دەوێ وەسوەسە بووم یانێ ئێمە پێشتری شتێوامان لێرە بوو ئۆمید شاکریش هاوڕێک بوو کە هەڵی کردبوو بەڵام پەشیمان بوو هاتە ئێرە و یارمەتی دەرمان بوو تۆش ناچاری بۆ ماوەیەک هاوکاری دایرەیە پێشگرتن لە تاوانی کامپیوتری بکەیت بێگومان زۆرش خۆشحاڵ دەبم ئەگەر بتوانم یارمەتی بدەم تەنیا نازانم چۆن سپاسی ئەوە بکەم بۆ ئەم هەموو چاکەتان پێویست ناکات کاکە گیان بەخشی زادە بەڵێ گەورم وەرێرە بزانم نووسینگای بەڕێزەقیت بە چاوان فەرمونون زۆر سپاس کەوتوو بن بەڕاست دەست خۆش هەر بژی فەرمونون خوداتان لەگەڵ خودات لەگەڵ ئێمە هەمیشە بە نیوەی ئەم بەڵگانەش دۆسیەمان چارەسەر دەکرد زۆر سەیرە بەلامەوە بەم هەموو بەڵگەوە هێشتاکە نەمتوانیوە ئەم کامران بوریاییە یان چیناوە جەمشید کازمیە دەستگیر بکەین بەڵێ بەڕاست سەیرە زۆر باشە هەموو شتێ لە سەرەتاوە دەست پێکەینەوە وەک بڵیت هەر ئەمڕۆ دۆسیەکەمان کردوتەوە لە شوێنی تاوانەکەەوە دەست پێ دەکەین هەموو بەڵگەکان تاوتوی دەکەینەوە حیسام تۆ بڕۆ بۆ قاوە فرۆشیەکە هەموو شتێ لە سەرەتاوە تاوتوی بکە لێکۆڵینەوە لە هەموو شوێنەکە بکە باشە؟ گەورم پێشتری شەم کارەمان کردو باشە دەزانم لە سەرەتاوە ڕێز نەقی بەزیزی بەڵێ ماڵی لادە نیعمەتی خۆ تۆ پێشتر نەتبینیوە لەسەر شتانە کە بێبایەخن لێکۆڵینەوە بەڵام گەورم ماڵی لادەنی نەعمەتی ڕادستی خاوەنەکەی کرایەوە پێ ناچێت شتێکی بە سوود تێدا بدۆزینەوە ڕاستەڵێ یێرێ حیسام تۆ ڕێکەوە هەرێستا گەورم لەم ترافیکەدا ئارێ ئارێ بەڕێز نەقیب دەقێک وەرە ئێرە ببوورە من لە جیاتیەوە با مترۆم بەکاردێنە بڕوانە نەمە ویسکەی مترۆوە ئەم شقامش کە قاوە فرۆشیەکەی تێدای ببینە لێرەوە تا ئێرە بە پیاسە چەند هەنگاو زیاتر نییە بەڵێ بەڕاست سەیرە سپاس بۆ تۆ مترۆ لە ویسکەی مترۆ تا ئەو ماڵی کە کامران لادە نیعمەتی بە بارمەتە گرتبوو تەنیا 500 متر مەودای هەیە ئەمە قەت بە هەڵکەوت نییە چییە؟ ئەمە قاوە فرۆشیە ئەمەش ماڵی لادەنی نەعمەتی ئەمەش ئەو ماڵی کە کامرانی تێدا دەژیە ئەگەر ورد بڕوانن هەموو شوێنەکان لە مەودای 500 متری ویسکەی مترۆ هەڵدەکەون ڕاستە بۆچی تاکو ئێستا بیرمان لەمە نەکردبەوە ئەم گریمانەیە بەهێزە کامرانی بوریایی بۆ هاتوچووی میترۆی بەکارهێناوە هەم خێرایە پارێزرا و هەم ژێربەرسی ئەو ڕۆژەش کە ئومید کامرانی دیتی بوو خەریک بوو دەچوو بە دوای سوای لە میترۆ ئافرە بەڵام دۆزینەوەی تەنیا کەسێک لە ناو 1,600,000 کەس کە ڕۆژانە میترۆ بەکاردێنن کارێکی ئاسان نییە ئەوەندەش کە ئاڵەی ئەستەم نییە هەموو وێستگەکانی مترۆ کامێرای چاودێریان هەیە فەرمانەکەی دەدەم دەبێت فیلمەکانی ئەم سێ وێستگە کۆنتڕۆڵ بکرێن فەرمانتە گەورم فەرمو بەڕێز نەقیب ئێرە وێستگەی کۆنتڕۆڵە سپاس ئەم وێنانش تۆمار دەکرێن؟ بەڵێ هەمویان بە شێوەی ئۆتۆمات تۆمار دەکرێن واتە ئێوە هەموو وێنەکان لێرە هەڵدەگرن خۆ ئەمە پێویستی بە ئەرشیڤێکی مەزن هەیە ڕاستە بەڵام ئێمە هەمیشە وێنەکان هەڵناگرین وێنەکان لەسەر هەردی زۆر بەخۆت بە ماوەی 30 ڕۆژ هەڵدەگیرێن و دوایەوە بە شێوەی ئۆتۆماتیک دەسرێنەوە هەرگیز ڕکاوری نابن زۆر باشە وێنەی تەواوی ویسکەکان کە ئێمە پێویستمانە لێرەدا نووسراوە کۆپی تا 30 ڕۆژ لەمەوبەر ئەو وێنانەی کە ئەمانەوەی پێمانی بدەن بەڵام ئەمە زۆر دەخایەنێ بەڵام بەداخەوە ئێمە کاتێکی وامان نییە
کە ئیشت کۆتایی دێ باڵندە دروستەکەم جا تەنیا موتورەکەی بەهێز دەکەی پارچەکانی نێو مەکینەکەم گەورەتر کردووە تۆ ئۆتۆپۆلیم کردووە توربۆشم بۆ داناوە ڕوکشەکانم گرافی کردووە 25% هێزی زیاترە بێ ئەولەویەتی یەکەم بە وێستگە نزیکی قاوەفرۆشیەکەیە ناونیشانەکەیت هەیە حیسام؟ بەڵێ گەورم ئەو بە قاتێکی بێجی و تیشرتێکی ڕەش و بۆ قاوەفرۆشیەکە باشە هەر بە دوایەمەدا بگەڕین بەڵام نەک لە 30 ڕۆژ لەمەوە بەرەوە سەلام پێوەرتانەوە بڕوارە بێت کە سەردانی قاوەفرۆشیەکە کردووە گەورم تەلەفۆن ئەلۆ سڵام بابە سەلام کوڕم باشی چییە کوڕم؟ هیچ تەنیا پەیوەندیم گرت کە دیدارەکەی دوانزەیەم شەو لەگەڵ بەڕێز یوسفیت بەبیر بێنمەوە درەنگ نەکەی ها باشە بە قوربان ئەو نەبێ ئەو خرێمە بە سۆهیل دێمەوە بۆ ماڵ دەتبینم کارێکت نییە؟ نەبابیگەن خودات باشە لەگەڵ خودات لەگەڵ بابە کاتژمێر چەندێکە نەبووتە دوانزە؟ دوسێ خولێکی ماوە کوڕم ئەڵێم ئێستا مە چ کارێکە کە دەبێت تەنیا ساعت 12 شەو ئەنجام بدرێت؟ بەڕێز یوسفی دەبێت لەسەر کار بێتەوە بۆ ئەوەی بتوانێت بێتە سەرنێت هەجەب زەمانەیە کەوتوین ئیتر دیدارەکانیش بۆتە ئینتەرنێتی بێ بدو تا یاغی یوسفی باتایتە ماڵەوە با ڕاستەخۆ لەگەڵ باوکت قسە بکات ئێستا لە ئەسەلوێدایە خۆشی زۆری پێخۆش بوو باوکم ببینێ بڕیار بوو کاتێک لە ئەسەلوێ گەڕایەوە چای پێ بکە بێ بانگیشمانکە بۆ ماڵی خۆیان خەتای باوکتی چت پێ ناڵێت بەخێر خۆی پلیسی بەرگری تاوانە و هەمیشاڵێت دۆسایەتی سەرشەقا مەترسیدارترین دۆسیەکانە بەڕێز یوسفی کەسێکی هێژایە خوێندەوارە ڕەنجەدەرە زۆریش بە ئەدەبە تەنیا دەیەوێت بە جۆرێک چاکێ ئەو یارمەتیە بداتەوە کە زانیاریەکانم ڕێکاوێری کردوێتەوە بۆی تەواو من کە چاوماو ناخواتەوە کوڕەکەم سلام سهيل گیان ئەها دەی باشە بابا ماندوو نەبن بەڕێز یوسفی پەیامی داناوە بەیانی سبەی سەرداوی وەرە قوربانت وەرە تۆ خۆدات لەگەڵ